لە 16 هەفتەی ئەم مانگەدا بەهۆی کێشەیەکی تەکنیکی لە هێڵی ئاسمانی عێراقیدا چەند گەشتێکی ئاسمانی لە نێوانی عێراق و سعودیە هەڵوەشاونەتەوە. بەهۆیەوە لە ماوەی 2 ڕۆژدا 3 گەشتی ئاسمانی دواخراوە و نزیکەی 500 عومڕەکاری هەرێمی کوردستان گیریان خواردووە و نەیانتوانیوە بگەڕێنەوە. پێیان ڕاگەاندم کە هەڵەیەک لە بەڕێوەبەری حەج و عومڕەی هەرێم باز لە کێشەکە دەکات و دەڵێت دیار نییە کەی کێشەکە چارەسەر دەبێت. دەشڵێت باز لەوە کراوە کە ڕەنگە کێشەکە هەفتەیەک درێژە بکێشێت، بۆ پێش سەدان عومڕەکاری دیکە کێشەی گەڕانەوەیان بۆ دروست دەبێت. شتەکە گشتگیرە ئەو وتیان پێویست دەکات دەسەڵاتدارەتی یان خزای عێراقی دەبی خشتەکانی خۆی ڕێخاتەوە. پرسیارم کرد کەی منی ئەمڕۆ بەیان دوو بەیانی وتیان وەختی دەوێت نازانین بزەبت کێ بۆیە بەڕاستی ئەو گرفتە تا ئێستا لە بەرچاوی ئێمە و دەسەڵاتدارانی عێراقیش ڕوون نییە. 2 ڕۆژترە 10 ڕۆژترە تەخمین خۆیان شتێکیان بە کۆمپانیاکانیان وتو على ئاساس تا ممکنە هەفتەیەک 2 ڕۆژ بخایێنێ، بەڵام بزەبت دیار نییە. بۆیە گرفتەکە گرفتێکی عامە. کێشەکە تەنها لە گەڕانەوەی عومڕەکاراندا دروست نەبووە، بەڵکو ڕۆیشتنیش بۆ سعودیا کێشەی بۆ دروست بووە و گەشتەکان کەم کراونەتەوە. سەرۆکی قافڵەیەک لەبارەی دواخستنی گەشتەکانەوە دەڵێت پێویستە لە ماوەی 10 ڕۆژدا لە هەر گۆڕانکاریەک ئاگاداریان بکەنەوە، بەڵام ئەم جارە تەنها 2 ڕۆژ بەر لە گۆڕانکاریەکان ئاگاداریان کردینەتەوە. دوسێ ڕۆژەوە پێش لە خودۆ ئیمێلێکمان بۆ هات. ئیمێلەکە نووسا لە 16 مانگەوە دیارە کەمە بێتەوە. خۆی مەفروزە ئیمێل 10 ڕۆژ پێش ئەوە بێت بۆی حەزەری خۆمان بکەین. ئێمە کە خەڵکەکە ڕۆشتووە نەفەرمان وەرگرتووە بینێرین ڕۆژی 14 مان ئیمێل هاتووە لە 16 مانەوە دیارەکەمە بێتەوە. ئیسەتیاتی ئەمڕۆ خەڵکی تیا بووە نەفەرمە بۆ لە کەرکووک لێوە ناردوومە بە تارەڵە ئیشمان هەیە بەسەر چاو پاس هەیە دێنەوە لەسەر مەسەفی من پاسم بۆ گرتن و بێنەوە هەر کەسێکیش ئێوێ بگەڕێتەوە بە وشکانی ئەتوانین بۆی دابینکەین. بەپێی زانیاریەکانی پەیام بەهۆی کێشە لە ئەنجامی گەشتە ئاسمانیەکاندا ڕۆژانە نزیکەی 10 گەشتی عومڕە کەمی کردووە. هەرچەندە خواز لەسەر گەشتەکان هەیە، بەڵام بە هۆکاری کێشەی تەکنیکی و ئیداریەوە گەشتەکان دواخراون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.